بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا، ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به، واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين آمين. خۆشەویستان، ئیتر وردەوردا بەرەو کۆتاییەکانی ڕەمەزانەچین. ئەوەی کە ماوە لە مانجی پیرۆزی ڕەمەزان لێرە بەدواوە شەو ڕۆژانێکی زۆر گرنگن، بە تایبەتی بۆ عیبادەتکردن، بە تایبەتی بۆ تۆبە و گەڕانەوە، چونکە کۆتا فرسەتەکانی مانجی ڕەمەزان ئالێرەیان. یعنی هەیە ڕەمەزان خەبەری نەکردوێتەوە، مەبەسمان خەو نییە، واتێ لە خەوی غەفڵەت خەبەری نەبووتەوە. ناوەڕاستی ڕەمەزان کاریگەری لەسەر دروست نەکردووە، بەڵام کۆتایی ڕەمەزان کازانێ ڕەمەزانی لە دەست دەرەچێ وەکو فرسەت هەز بەکەم تەرخەمیەکە بۆیە دەگەڕێتەوە. هەر کەس فریاکەوێت لە کۆتاییەکانی ڕەمەزانیشە تەوبە بکە، واروەها چاکە بکە، عیبادەت بکە، ئەو بە دڵنیاییەوە بزانێت کە لە ئازادکراوەکان و هەروەها لەوانەیە کە خی پەروەردگار لە مانجی ڕەمەزانە ئەیبەخشێ، چونکە کۆتایی ڕەمەزان خی پەروەردگار بەقەدەر هەموو ڕەمەزان خەڵکە بەخشێ. لەبەرەوە بەڕاستی ینی فرسەتێکی کەم لە بەردەسا ماوە، تەمەناوەکەن کە ئینشاءڵڵا ئەوەی کە ماوە ئینشاءڵڵا بە عیبادەت بیبینە سەر، ئاگامان لە خۆمان بێ. خۆشەویستان، هەندێکمان حوزنێکمان هەیە بۆ ڕەمەزان، ئاساییە کە ڕەمەزانە ڕوە خەمی ڕەمەزانمانە، بەڵام ئەمە خەمی ناوێ. خەم بۆ یەکێ باشە کە ڕاستەکەی کە هیچ حسابێکی بۆ ڕەمەزان نەکردووە، تاعات و عیبادەتی خی پەروەردگاری نەکردووە، ئەمە حەقی خۆیەتی خەفەت خوا. بەڵام ئەوانەمان کە الحەمدولله لە خزمەت ڕەمەزان بووین، لە خزمەت مزگەوت و عیبادەتکردن بووین، بە تەیشید جەژنەکەین. ئێمە جەژن نیشانەی خۆشیە، بۆیە جەژنەکەین، چونکە هەستەکەین کە الحەمدولله یەکێک لە فەریزەکان، یەکێک لە باوەمان ئەو مانگانەی کە وەکو پەرستش لەسەرمان پێویستن، پەرستشەکەمان جێبەجێ کردووە، وەڵامی خۆی پەروەردگارمان ناوەتەوە. لەبەرەوە بۆ ئێمە ئینشاءڵڵا جەژن و خۆشی دەبێ. خۆشەویستانم، کۆتا بەرنامەی ئەم ساڵی مانجی ڕەمەزانتان پێشکەشەکەم. ئەمڕۆ لە گوندی گورگەچیام لە ناوچەی شارەزور و بە تایبەتیش ئەوەی کە پێگوترێ گۆشەی کۆتایی شارەزور لە نزیک سیروان، چونکە گوندەکە هەر خۆی سەر بە ناحەی سیروانەوە، چاویشمان لە شاری هەڵەبجەیە، یعنی نزیکی هەڵەبجەشە و لە دەریاچەی دەربەنی خانیش نزیکە. ئیتر کۆتایەکەی ئەم ساڵ قەدەرەکە هێنانی بۆ ئێرە. تەمەناکەن کە ئەوەی کە پێشکەشمان کردنەوە بە دڵتان بوو بێ، خواگەرەیەکێکیشمان عاجز کرد بێ، خوانە کردە گردنمان ئازاکەن، گردنی هەمووتان ئازابێ. دوای ڕەمەزان ئێمەوە خزمەتتان، بەڵام دوای ڕەمەزان بەرنامەیەکی ترێکە ناوی بەرنامەی ئاوادان بێ. لێرەوە ئەمڕۆ لە گورکەچیا بین، ئەم ئێوارەی لە گوندی گورکەچیا بین بەیەکەوە لە کۆتاییەکەیشا ئینشاءڵڵا من خواحافیزی خۆمەکەم. فەرموون با بچین بۆ گوندی گورگەچیا.
ڕەفیق جان سەلام سەلام و ڕەحمەتوڵڵا یەخوا بەخێر بێن سەرچاوم جەنابەت خەڵکی ئەم گورگە چیایە دوێنێ باڵێ لێرە ژیانت بە چی ئەگوزەرێ وڵای من خۆم ژیانی خۆم پێشمەرگەم ئەمە یەک دووەمینیش خەریکی حیوانداری و دەغڵودان و زەراعەت و ئەو شتانەی ئێستا چەند سەر بزنێکم لە حوشەکە تا نابینی هەتا دەرگاکەشتان گرت بوو بۆی نەڕۆنە دەرەوە ئەگەر بڕۆنە دەرەوە زیانیەکەن بەڵێ خەڵکەیە داروچی ناشتووە و باخشتی کردووە چێتە ناو گەنمشتی خەڵک و زەرەر بە ئەوانەکەین باشە ئەگەر خەڵکێک لێرە حیوانە ئاژەڵداری بکە چۆن ئەی لەوەڕێنێ شوێن بێ بۆ کوێ جێ لەبەرەوە شوێنەکەی ئێمە شوێنی فەلاحەتوانەیە کە کاتی پەڵەیدا مەجای کەمە بێت ئەو خەڵکانیشی کە حیوانە بیا هەیەە ئەیبەنە دەرەوە بۆ شوێنەکانی تر بۆ شاخشتەکە هەیەە لێرێژ ئیتر بە هەڵ جۆرە بێ بە کاوجۆ بەڕێیانەکەن خۆ لەم بەهارەیە گوناهانی ئێستا کاوجێ بێتی ئەم هەموو جیا و گژە ئێستا حاڵی حاضر نایدەنێ بەس جێ نییە و بۆ منە کارە سەڵسەرمەڕێکی هەیە شوێنی گەرە بیلەوەڕێنی بەس ئیستا نییە بابزانم وەزعتان لەگەڵ ئەم مانجی ڕەمەزانەیە چۆن بۆ ئەو وردە ڕەمەزان ویدامان لێکا ینی ئەڕوا بە خێر ئینشاءالله وەزعتان لەگەڵ ڕەمەزانە چۆن بوو سپاس بەخوا زۆر باشین خوا یارمەتی داوین تا ئەم دەخە لەگەڵ ڕەمەزانەوە ڕۆشتی لە هەندێک شوێن ئێستا وەختی ئیش نەهاتووە بابزانم لەم شارە زورشە ئێستا وەختی ئیشە مەسەرەن ینی کاتان بگرێ یا مەسەرم بۆن من ئەوچێک بیکا بە پاساوی ئەوەی بڵە ڕۆژمان بۆ ناگیرێ کاتی ئیشە لێرە وەختی ئیشاتوە وەختی ژاتووە بەس زۆربەی دایانە دوای ڕەمەزان لەبەرە ڕەمەزانەکەی لەدەست نەچێت دوای ڕەمەزان خەرێکی ئیش و کاری خۆیە بێت بەخۆر باس دادە جان سەلام عەلەیکە سەلام ئێوە لێرە ئاژینوانە باڵێ لەوتی ئێرە ئاودان کراوەتەوە لێرە ناخۆ چەند ساڵەکە بە لێرە وەڵا ئەوتا ئێرە ئاودان کراوەوە لێرە بووین جا حکوومەتی بەعس ئێرەی ڕوخاند و بارمان کردە چوونە شار و ساڵی 92 کاتینەوە بە ئێرە هەتا ئێستا من لێرەم ینی تۆ پێشەوەی کە ئێرە دابگیرێ و بڕوخێنرێ لێرە بوو مناڵی ئێرە بوو ئەو ئەم دەیە ئێستا چۆنە جارانیش هەروە بوو یاخود خانۆکانی جیاواز بوو و ساخۆڵ بوو هەمووی و جیاوازە ئێستا هەمووی کراوە بە چیمەنتۆ و کۆنکرێت و مسەلەح و جاران خۆڵ بوو سواقمانەدا و ماڵێکی زۆری تیا بوو ئەو کاتی و ئێستا تقریبی 15-16 ماڵی تایە ئەی ئەوە کوتمان خانوەکان گۆڕاوە ئەی تەبیعەتی خەڵکەکە خەڵکەکەش بەعزێکی وەکو خۆی ماوە بەڵام بەعزێکی گۆڕاوە ئەی بابزانام تۆ چیت بەبییر دێ زرعات و لێرە بەبییر نایە هەموویم بەبیریت ئێستا بە زۆری ئەکرێ بە گەنم سیرەکەی لە ناو ماڵەکان شایەوە هەمووی داتان چاندۆ بە گەنم بەس جاران ئەکرا بە بەرا و چی ئەکرا لێرە ئێمە لێرە هەر دەیم بۆ ئێرە هەر دەیم بووە بەراومان هەیە لە خواروەیە پێڵەن قۆرتاس کانی سپی من بەبەسمەوەی بزانم زرعاتی وەختی خۆی چی کراوە لێرە ینی تەماتە خەیار پەموو تەماتە و تووتن و پەموو تەنانەت کونجی و هەموو شتێکراوە لێرە بابزانم ئەی ئێوە لەوتەی لێرە خانوتان دروست کردوەوە ژیانتان بە چی ئەڕوا خەریکی چین لێرە وەڵایی بە حیوانداری ئەستا حیوان گران بۆ خەڵ ناتوانێت بکڕێ ئەستا بە فەلاعەت فەلاحەت چی ئەەکەن ینی بازان بەس گەنم ناوەڵە ئێستا بیبەرەکەین تەماتەیەکەین بانجانەکەین بۆ نمونە ئیجا شتی تر وەکو بڵێن کونجی وشت خەڵکە ئیکا بەڵام ئێمە نایکەین ژیانمان لەسەرەوەی تەماتە و شتەکەین خۆ ئەلحەمدولillah لەگەڵ ئیش و کار و نازام تەمەەن لادێ ئیشی زۆرە هیچ کاتێک نییە بێ ئیش بن ئەی بازانم ئیش و ڕەمەزان بەیەکەوە وەزاتان چۆنە لەگەڵ زۆر خۆشە وڵا قەت کێشەمان نەبووە لەم لادیا ژنمان بە ڕۆژوو بۆ شەڕلی نیاوە بۆ نمونە زەرعاتی چنیوەی قەت کێشەی نییە شتی ناوە قەت کێشەی نییە تۆ مادەم تۆزێک قەدیمیشت بەبییر دێ بابزانم خەڵکی ئێستا بە بەڕێی تۆ دیندارترن یا ئەوانەی خەڵکی قەدیم وڵی زمانی ئەوسا خەڵک دیندار بوو بەڵام لە دین زۆر تێنەگەشت بوو تێگەی ئەوەکو ئێستا ڕانەگەیانرا بوو ئێستا بەخوای گەورە مناڵمانەیە زۆر بچووکە بە ڕۆژووە ئەچی بۆ مزگەوت نوێژەکە حەزەکە بانگ بە تۆ بابزانام جیاوازێکت کردووە لە بینی ئێستا کە ڕەمەزانە بۆ خواردن لێنان لەگەڵ کاتێک کە ڕەمەزانە چونکە ئێستا مناڵەکان گەنجەکان هەمویان بە ڕۆژون و
پێویستیان بەوەیە کە ئێوارە سفرەیەکی تۆزێک قەرەباڵغیان نەبێت ئەوە ینی ئەرچی بۆ ئێوە زۆر قورس دەکردووە زۆر بەلامان و ئاسایی و ئاسایی وەریەگرین زۆر پێمان خۆشە چوو کاوکو مناڵەکانمان بەڕۆژون هەر لە بەیانی هەتا ئێوەرە چێشتونانکە لەسەر و سفرەداینیم بۆ مناڵەکانمانەوە بە خاڵمانانە پرسیارێکی تر کایکەمە کۆتا پرسیار بابزانم دایک و باوک کامیان نەبێت زۆرتر ئاگای لە مناڵەکە بێ بۆی فێری حەڵال خۆری کا و نێڵە تێکەڵ بە حرام ئەوانە بێ دایک کاریگەرترە بەڕێی تۆی یا باوک مناڵم دایک کاریگەرە بۆ مناڵ چونکە ئەزانی چۆنە بەڵێ مناڵ ناتوانێت لە لای باوک بەعزە شتێ بکە یانەکو دایک لە ماڵۆیە دائیمەن هەمیشە ئاگای لە مناڵەکەیەتی بزانێ چیەنێتەوە بۆ ماڵەوە چییە خوا و چیەکە زۆر ڕاستە هەتا ینی کۆمەڵێک سڕێی مناڵ دایک ئەیزانێ بەر ڕەنگە باوک نەیزانێت ناوەڵا باوک نایزانێت دایک ئەیزانێت زۆر جار لەبەر خاتی مناڵەکە شتەکەشە شارێتەوە لەبەرەوەی کە مناڵەکە لێدان نەخوا چەنە ئامۆژگاری ئاگال لە ئامۆژگاری بۆ مناڵەکانت ینی ئامۆژگاریانەکەی وڵا زۆر ئەڵێم پیان هەموو شتێکیان پێڵم بە تایبەتی لەلایەن دین و ئەڵێم ڕۆڵە گیانەوە حرامەوە حەڵاڵە بۆ نمونە شتەکان جیاکەمەوە بۆیان کە حەڵام و حەڵال کامەی شکر مناڵەکان تا چەند بە قسەت دەکەن سپاس بۆ خوا تایسە لە ڕەدم دەرنەچوو مەحفوزیان ئامین لەگەڵ تۆیشە و ڕێنەکانیش ترا سپاس دەست خۆش سپاس دەکەم کاک ڕەبێنجان بەخێر بێت قوربانم سەلامتی خۆتان بەخێر بێ کاک ڕەبێن ئەم تراکتۆری تۆ چ مارکەیەکە وەڵامە فۆرگاسنە بەس قەدیمە کاتی سەدام حوسێن هاتووە مەکینەی زۆر باشن فۆرگاسنە نەمانە ئینگلیزین باشە پتە و دیارە بەڵام هینە ئەزانجی لەوە چێ دەبڵەکسل نەبێوانە نامانە دەبڵەکسلنی ئەمانە تاگەکسل باشە ئەمە بۆ ئێوە چ دەورەکە وڵی ئەمە ئیشوکاری ئەمە زۆرۆی بەمە ڕای جارێ بەوانەی کە فەلاحەتێکن ئیشانەی پێکرێت چی وچین لە جووتەوە بەما حساب بکە وەڵا ئەمە جووتی پێکرێ دەرمانی پێەکەین سەمادی پێوەشێنین زۆریشی تریشی پێگرێت ڕۆژانە بۆ ئێمە ئەم زەرعاتە تازەش کە ئەها بە لایلۆ نوشتەکرێ ئەم لایلۆ نوشتەکەشی پێڕا گومان کلۆکوتەوە کلۆکتی پێەکەین لایلۆنی پێڕاخین ئیتر زۆر شتی تر دەرمان و ئەمانە هەمووی پێەکەین کەواتە یەکێکە لە زەرورێک ئەوانەی کە زۆر زەرورن لە لادێوە بۆ لادیەوەی جارێ بە تایبەتی فەلاحەکە مەکینە وەکو چۆن پیرێک گۆچانێکی پێ ئەمە گۆچانی دەسیەمەی تۆ گەنجی کاگڕێبین تا چەند حەز لە ئیش و کاری لادەیەکە ینی بۆ نمونە ئەوەی کە پێگوترە فەلاحەت ئەوەی پێگوترە سرعات وەڵی منۆگو خۆم ئیشەکەم فەلاحەتیە زۆر حەزی پێەکەم ڕاتوم لەگەڵیە فەلاحەت حەز لە چیەکەی زیاتر وڵی منوەکو خۆم زیاتر حەز لە تەماتە و خەیار و بیبەرۆم شتانە یەکەم وردە ئیتر گەنوی شەرەکەین گەنم جۆشەکەین ساڵانە ئەمە بەس پێی نادورێتەوە ئەشم بیلا ئەمە گەنا ڕەنگە لە وردکردنەوە لە ئەین بەیانی مەبەستم تراکتۆر وەکو وتە ئەمە ئیشێکیەکی پێکرێ بەڵام ڕەنگە حساب بەس دروێنەکە ناکە بەس ئیشی دەڕاستە ناکە ئارە وڵا بەس ئیشیەوە ناگە سواز بۆ خۆیترە ئەمە مشی خوانی پێ بەڕێکی ئەی کاکە ڕێبن با بزانم لەگەڵ ڕەمەزانەکە چۆنن الحەمدولله جار ڕەمەزانەکە سواز بۆخوا لە کاتێکایە هەموو کەسێکە توانێت بیگری ئەگەر جورئەتی هەبیەوە ئەگەر لە دڵەوە بتوانێ بیەوێ گیرێ زۆر ئاسان وردە وردە بەرەو کۆتایی ڕەمەزانی شەو ماشەڵڵا ئەمڕۆ سارد چەند ساردە سارد سواز بخوا ناڵم جەوەی زۆر خۆش ینی هەر ئەگەر لەم کاتیا بۆ نەگیریە ئیتر بڕوان ناکەم کاک ڕێبین دینداری لە گەنج زۆر جوانە نازانم ینی ئیسان کە گەنجەکە بینێ زۆر دیندار و ئەلحەمدولیلا متەدەینە هەر لە خۆ دڵی پێخۆشە بێت چەند گرنگە ئینسان لە گەنجیەوە دەستکا بە دینداری مرۆڤ لە گەنجیە ینی ئەگەر غەڵەتێک هەر شتێکی شتێ بێ لە گەنجایی جا ئینسان ئەگەر هەر لە گەنجی و گەڕێتەوە بلای خۆت خۆ تووشی گوناح و تاوانەکەی ئەمە زۆر جوانە بۆ ئینسان ئەیترە گینامکمان لە تەمەنیەکمان کرد یعنی هەموو کەسەر دۆرەکەی دۆ لە تاوان جامە ینی لە ڕابردووە فێر بوون تەوبەیان دواخستووە ینی وتانە کاکە لە کۆتایە تەوباکەن کەسەکە فریان نەکەوت ئەی کاک ڕبین لێرە لەم دێە ینی لەم گورگە چیایە بەس فەلاحەت و ئەژەڵداریەکرێت
وڵی وەپی شوێنی دیەکەمان دێی شار عادەتەن یەک شت و کاڵە یان ئاژەڵداریە ئەتی لای ئەمەش زیاتر ساڵانی زوو زیاتر ئاژەڵداریەکە بوو بەڵام سواز بخوایسە خەڵک ینی زیاتر حەز بە فەلحادەکەیەکە فەلحادەکەش بۆ شوێنی و ناوچەی ئەمە فەلحادەکە گونجاوترێ ئەی تا بابزانم تا چەند گەنج لێرە ئامێنێتەوە لە گوندەکە وڵایی هەندێکیان بەپیەوە ئەبنە معاشخۆریا پێشمەرگەشتیوە ئەچنە شارەوە ئەوەشی لەگەڵ فەلاحەتەکان ڕاهاتیە و قەنەعاتکە فەلاحەتەکە بڕێکیانە لێرن ئەی تۆ بە بزانم خوێندن چی کردووە خوێندوتە وڵی خۆم سواز بخوا دوانزەشم تەواو کرد بەس لە خۆوە قەنەعاتم نەکە نازانم فەرموشتم پڕ نەکردو نەچوم دوای وازم هێ ناوە شادی دوانزەشمەیە ئیشەڵا چیتەوە چونکە تەمەند هێشتا زۆری مەچۆ وڵی تر جەوەکە وەزعگە خەسەیری ئەمانە یەکەی دو دامەزراون خاڵمەی لە 2012 تای گردانەمەزراوە تۆ سار دەکاتە بەڵام سواز بخوا هەوڵە دێن ئیشەڵا ئەوەش تەواو بکەین ئیشەڵا کاکە ڕێبێجان بۆفاق بیاخۆ بەخۆن باسە تۆ زۆر تۆش دانیشتە ئەوە چی بوو نانا مەترسە تۆ سەیریکە وەرە سەیریکە شتی جوانە دێمێ ناگری شتی چەند جوانم پێیە الله شتی جوان ئەمە یەک ئەمە بگرە ئەمە دوو ئێساوە شتێمێ بۆی نەگری باشە ئەمەش دانێژی تر چۆنی چۆن من مامەی خۆتە مادێ سێرم کە ئافرین بۆ تۆ ناو چییە دێ پێم ناوی خۆتم پێ بڵێ دێ ئافرین ناوی چی ئەمە شەیدا ئەی تۆ ناو چیە شارۆ و شەیدا ناوەکانتان خۆشە یەک وایە دەی ناوی خوشک و براکانی تر چییە براکەم ناوی هەمزەیە تاقانەیە خوشکەکەشم ناوی شادیە ئافرین ئێوە لەگەڵ براکەتان و لەگەڵ خوشکەکانتانە زۆر بەیەکەوە یاریەکەن بەڵێ بێگومان یەکترتان خۆشەوێت ئەرەوەڵا زۆرێکمان خۆشێ تۆ زۆر لە کچێکی عاقڵە چی بزانم لەگەڵ ڕەمەزانە چۆنی وەڵا باشم سپاس بخوا هەموویم گرتووە ینی ڕۆژوو نەخواردووە نەوەڵە ئەوە تۆش بە ڕۆژویت باشە ڕەمەزان خۆش بوو ئەرەوەڵا سپاس بخوا الحەمدولله ئەی بابزانم لەگەڵ نوێژ و لەگەڵ تەراویح حوانە سپاس بخوا هەموو نوێژەکانم مەکەم و تەراویح هیچ هین نەکردووە ینی هەموویم کردووە ئافرین بۆ تۆ ئەی بابزانم پارشێ هەڵەستیت بەڵێ ئەرەوەڵا هەموو پارچە هەڵستیام ئافرین بۆ تۆ پارشێ و چی خۆیت چیە خۆم وڵا ئێوارە چیمان بوێ ینی هەڵی ئەگرین یاخود شتی تر ئەەکەین هێلکە و ڕۆن و ماست و کەریە و ئەم شتان باشە تۆ زۆر جوان قساکەی چۆن ئاوا فێر بووی لە چێ فێر بووی لە باوکت ئافرین بۆ تۆ ئەی ئێواران حەزەکەی چی بخۆیت ئێواران وڵا فاسۆلیا و برنج و ئەم جۆرشتان باشە ئەوە چییە وازانم زۆرینی مناڵ حەزیان لە فاسۆلیایە زۆر خۆشە فاسۆلیا ینی ئەگەر ئێوارێک فاسۆلیاتان نەبێت چیەکەیت چزانم تر سەیرەکەی ناخۆشە چۆنیت ئاش بوویتەوە لەگەڵمان نانە ئاش نەبووتەوە باشە دێ دوای ئاش دەبینەوە ئەو کەوت نەخوارەوە بدەمەوە زۆر باشە تۆ بە زۆر باشە دەست خۆش بەس یەک تۆز با جۆلانە بکە الله دەی خوا حافیز دەی خوا حافیز دەی خوا حافیز دەی
خۆشەویستان تۆ سەیری ئەم دیمەنە بکە وەختی خۆی کوردەواری ئەو خان و با ئاڵێن حەسارەی دروستیان کردووە بێلامانە بۆ خۆشیان و بۆ ئاژەڵەکانیشان لەو کەرستانە دروستیان کردووە کە لە شوێنەکە خۆی هەبووە. ئێستا تۆ سەیری ئەم دیوارەکە ئەم دیوارە سواخ دراوە بە قوڕ واتە کیان پێ کردووە خۆڵەکە کردوانە بە قوڕ و سواخیان داوە لە ژێری شەوە خشتە واتە هەم خشتەکە بە قوڕی ئێرە دروست کراوە هەم باوڵێ ئەو قوڕش کە سواخیان پێدا داوە بۆیە ژیانی کوردەواری لە قەدیما زۆر سادە و ساکار بووە بەڵام لەگەڵ هاتنی دنیای تازە و تەکنۆلۆژیا وردە وردەیتر ئەمە بەرەو کۆتاییە واتە ئەو ئینسانانەی کە لێرە ژیاون چۆن کۆتاییانێت و وەفاتەکەن و ئەمرن ئەو جیلە ئەڕوا ئاواش ئەم یادگاری و هەروەها ئەوەی کە لە پاشان بەجێ مەمێنێ وەکو خان و ماڵ ئەویش کۆتایی دێ. کاک عومەر جان سەلام عەلەیکم. عەلەیکم سەلام وەرەحمەتوڵڵاه. پرسیارەکەی خۆم بکەم بزانم ڕەمەزان چۆن گوزەراوە لە لای تۆ؟ وەڵا عیبینیە لەخوا بەزیاوی خوا بەزیاوی ساڵەکەی زۆر خۆش بوو ڕەمەزانێکی زۆر خۆش بووە. کاک عومەر با بزانم لەم گورگەچیایە تۆ بە چیەوە مەشغوڵی؟ وەڵی من ڕاستی بڕ حیوانە کڕین و ئیفرۆشم و چێواری یانی بەڵێ کوردەواری وازم چێواری پێڵ کێوان بەڵێ باشە دەی لەشە ساخ بێ یاخوا گرنگ ئێوە ئینسان بێ ئیش نەبێ. کاک عومەر تۆ پێش ئەوەی پێش ساڵی 1970 کەم بڵێن ئێرە داگیرا و وێران وێران کرد و ئەوانە بابزانم پێشترش لێرە بووی؟ بەڵێ ینی تۆ لێرە لەدایک بووی؟ بەڵێ تۆ باسێکی ئەو کاتی گورگەچیا مام دەتوانی بۆ بکەی بزانین دەیەکە قەرەباڵغ بوو خەڵکی چ زۆرتیاژیا خەڵک ژیانی لەسەر چی بوو ینی گەرم و گوڕی ژیان لێرە چۆن بوو؟ وەڵا ژیان خۆش بوو بێنی خۆش نەبوو بەڵام وەکو ئیستا زۆر خۆش نەبوو لە ڕاست ئێستا فەراحی زۆرە بەس دڵی خۆشش مهمە بەس ئەوسا دڵ خۆش بوو وەڵا ئیستا دڵ خۆش نییە ئیستا هات چەندێکیش بووە دەسەڵاتیشی بووە چەندێکیشی بووە وەکو ئەوسا دڵ خۆش نییە. باشە ئێوە هەر دێمەکاریتان زۆری کردووە؟ وەکو بچی مەبەسم ئەوەیە دێم بەسم ئەوەی هەر دەخڵودان بوو یاخۆ یان بەراوی حیوانیشمان بوو وڵاخشمان بۆ ئەو ساکارێک لا شتاکانە فەلاعەتیشمان کردووە. شتێکت بەبیر دێ لە گوندەکە جاران زۆر گرنگی بە کەسایەت تێدرا مەسەن دووسێ ڕشت سپی و پیاوی پیاوانە و ئەوانێت یا بوو ینی دێ بچووکترین کێشەی بووە ئەوان یەکسەر چارەسەریان نەکە هەتا کێشەمان بواە لە دێیا حاجۆ قار بوو یامە ڕحمان باوکی مەلا ئەمانە بوو بەدەم کێشەکانمان و نانێش کێشە گەورە نەخێنیان. باشە تۆ بۆ خۆت بزانین ئێستانە بەس پێشتر پێش داگیران و هەشتا حوت و ئەوانە لێرە چی ئیشێکت کردووە؟ وەڵام من لێرە ئەو کاتە پێش لەو کاتانە زۆری تووتنمانە کرد تووتن بەڵێ ئەو کاتە تووتن زۆرەکەی خۆی ئەم خەڵکی ئەمەتیقی شارە زۆرە بەس زۆربەی بە تووتنەوە بوو. ئەی باشە پەموشیان نەکرد خواب هەمووشیانە کرد بەڵێ بەس وەک تووتنەکە لە منتیقی ئێمە بەس تووتنەکە و باشە ئەو مۆزوعەکە چی بوو؟ تووتن باشە فرۆشایە عەرزەکەی ئێوە بۆ تووتن باش بە تووتن نەجاعەتی ئاورد و یەکەمی دووەمینش لە حکومەت وەریەگرت. دەرەجە چەند هێنا تووتن وەلە من حەزم لە قسە سێریکە حەز ناکەم زۆر لەسەر تووتر قسە بکەم و ئەوانە چکە شتێکی زیان بەخشە بەڵام ژیانی کوردەوەردەبوو نەما یعنی تووتنی دەرەجە یەک باڵێ من خۆم بە تاجگەرە خۆریش بووم لەو کاتەوازیشم نیاوە ینی کە تووتنەکە بە کوردەکەی سیغار و هێنت وەرگرت کیسم پێ بوو بەڵێ والله يعني بزمان اي ئێستا دیەکە چەند ماڵە؟ وڵاتێکمە حەبدە ماڵێکین 16 حەبدە لەم ناوین. باشە خۆشکور ڕوو لە ئاوەدانیە زۆر باشە ئەوانی کاتین و ئێرە لە 92 کەسی نەچووگەستو نەچوەزە شار و بۆ ئیشوکاری ئیداری ئەچنە ناحی سیروان؟ بەڵێ ینی سەر بە ناحی سیروان. سەر بە ناحی سیروان. باشە ئێستا هەڵەبجە لێتان نزیکترەیە سیروان؟ بەڵێ سیروان نزیکترە. دەخوای گەورە سەلامەتان کە قوربان بەخێر بێن سەلامەت بنیاخە. خۆشەویستان هەچ ڕووەکی کە تۆ ئیبینی ڕەنگە
جۆرە گوڵێکی هەبێ ئێستا ئەم گوڵە جوانە ئەم گوڵە سپیە بە تەسەوریەوە گوڵی چی بێ باشە هێشتا خۆم نایڵێم قەیناکە بابیشی زانم ئەوان هیچ ئەوە زەردەکە خەرتەلەیە بەڵام جارە با بزانم ینی مامۆسا ئەم گوڵە سپیە بنکردم بە مەتەڵ وتم ینی پێتان ناڵم چییە با یەکسەر لە گوڵەکەەوە دەست پێ بکەم ئەم گوڵە گوڵی چییە بەرەزان گوڵی تورە ینی ئەمە تور چ جۆرە تورێکە کەواتە بینەران بەڵە تورە درێژەکەی هەتا لە هەندێک شوێنە تا نیومەتر زیاتریش درێژ ئەبێتەوە بەرەوزەوی هەڵ ئەکندێت و قەبارەیەکی باشی هێ و تورێکی زۆر جوان و تێرئا و شیرینە بۆ یەک تور هەڵ نەکێشین جا مامۆستا تۆ ئازەحمە دەکێشی دانێک هەڵکێشیت ئەکە ماشەڵڵا ئەمە تورێکە قەبارەکەی ئەمە لە نیوەیە قرتاوە هێشتا ئەوە تقریبا 30 سانتینە لە نیوەی قرتاوە هەنی 6 سانتین ئەبێ کەواتە بۆمان دەرکەوت کە زەوی ئێرە بۆ زۆر شت باشە لە ناوی شانە تور بەڵێ لە ناوی شانە تور بەتابەت ئەم جۆرە تووریان زۆر هەڵ ئەکەوێت زۆر ناوبانگێکی باشی هەیە لێرە و لە شارزور و بەتابەت لە گوندی تەپەتۆڵەکە زۆر ئیتیمامی ئەدەنەوە چەند ساڵێکی لێرە ئەکرێت و خەڵکی سیفادێکی باشی لێکات ئەی مامۆستا تۆ پێم بڵێ ئەم تورە هەمووی وا پیر بوو بۆچی هەڵیان نەکێشاوە وڵا ئەوە زیاتر قیمەتی نەکرد تۆزە قیمەتەکەی کەم بوو ئەم ساڵ ڕێژەی تور زۆر بوو بەهۆی ئەوەی کە باران کەمباری لە سەرتاوە لەو سەرتاوە قیمەتی نەکرد و ئێستایش کە قیمەتەکە و جەوەکەی ئامەم شێوەیە پیر بووە و بەڵامتر ئەمە هێڵنەوە بۆ تۆ ئەوان لە کۆتاییە کۆمەڵێکی هێڵنەوە بۆ تۆ لەبەر تۆکە هی خۆیان بێت زیاتر سیقی پێ ئەکەن پیاڵی تۆی خۆماڵی کەواتە جۆرەکان بۆ تاقی کراوەتەوە کە بۆیان تاقیکرا و تورێکی ناجیح و جوانە و مەرغوبە ئیتر ئەوە خەڵک ئەیکا بە دەسمایی خۆی تۆکە دەسمایی خۆی بێ باشتر و باشتر سیقی لەسرە کەواتە ئێستا ئەم گوڵی کە ئێمە ئەوای بینین و هاتیینە ناوی خوا بکەم زەرە دیشمان لێ نایبن ئەمە بۆ ئەوەیە دوای وەردە کامڵە بێ و تۆوەکە یەگرنانی ئەمە بێ بە تۆ ئەمە تقریبا لە مانگی پێنج ئاخری پێنج ئەی بڕن خەنە شارە تا وشکە بێکەوش بوو مەکینێ شتێ دەن بەسەریا و بە تای سیارە تۆکەی ئەگرن و هەڵ ئەگرن بۆ ساڵێکتر دووبارە لە مانگی نواویان لە ئاخری مانگیدا ئەیوەشێنن ئابم شێوەیە ئەبێن بە تووری جا خۆشەویستان من جاران و مەزانی ئەم تورە لە دەرەوە بمانێنە بۆ بلانی کەمەوە مەزانی لە ئێرانەوەیەت بەس الحەمدوللا مادام لە شارە زۆر ئەم جۆرە تورەمان هەیە کوڕی شەڵات چەند ساڵێککە هەموو شتێکمان نەبێ و هەرزانی فەراحانی شەڵاکەوێتە مەتیقەکەوچ وڵاتمان بەو شێوەی بەڕووی جیهانە نەکراوەوە بەڵام چەند ساڵێک بەڕووی جیهانە کراوەتەوە ئەوەی کە لە خارجا کەم زۆر مەرغوبە لێرە دووقاتی ئەو شوێنانە مەرغوترەکە لە عالەمە ئیعلانی بۆ ئەکرێت چونکە زەوی شارە زۆر زەوی عێراق پێوتە سەوادول ئەعظەم ینی زەویەکە کە لە هەموو جیهاندا مەشهور هەتاوەکو ئەڵێن رووسیا وتێتی ئەگەر شارە زۆر بەدەستی منەوە بێ وڵاتێکی پێ ئەژێنم بەڵام بوم بورە قەتعام کردی من تەمان ئیشم ینی بە قسەی تۆ زۆرە بێ الحەمدوللا تۆ پیاوێکی شارەزای شکر منەمەوێ هینەکە هەر ئەوەندە لێرە بەس بێ حەزەکەم بچین بۆ ئەو گردە نازم کوێ پێڵ گردی قۆرتاسی پێوتری گردی قۆرتاس ئەلەوێ هەندێک قسەی مێژووی و ئاوەدانی دێوهینەکە لەوێ بکەین ئینشاڵڵا دەفەرمو خۆشەویستان لەگەڵمان بن مامۆستا ئەرکان ئێمە ئێستا هاتوینە تەپی قۆرتاس گردی قۆرتاس نازم تەپیشی پێڵن نیە باشە ئەم گردی قۆرتاسە بۆ ئێوە چ باەخێکی هەیە بۆ گورگە چییە بەڵێ وڵا ئەم گردی قۆرتاسە باەخێکی گرنگی هەیە بۆ ئێمە چونکە ئاسەوار لە هەموو شوێنەکە خۆی بۆ خۆی گرنگی خۆی هەیە بەڵام لە وڵاتی ئێمەدا بە گوێرەی پێویست احتیمامی پێنادرێت ئێستا ئەگەر لە کەناڵێکی ئەمریکا کە کەناڵی فۆستە ئەڵێ ئەگەر هەرێمی کوردستان ئەگەر نەوتیشی نەمێنێ ئاسەوارەکان ئەتوانن جێی نەوتی بۆ بگرێتەوە کەوا بتوان بژێوی ژیانی ناوچەکە بخەنە سەر ئاسەوارەکان زۆر باشە بە لێرە ڕادگەرم دێی گورگەچیە ئەسا زۆر دوورە لە ئەم لەم گردی قۆرتاسە ئەم گردی قۆرتاسە یعنی چی ینی بۆ مڵکی ئێوەیە مەبەست قوربان کاتی خۆی لە 900 کۆتایی سیەکاندا علی ئەحمەد پیرۆزکەوە یەکێک بۆ لە کەسایەتەکانی ناوچەی تاوگۆزی هاتۆتە ئێرە کە یەکێک بۆ لە کارمەندەکانی حامیبەگ
هاتو ئەم منتیقەیەکی زۆر چڕ و ئاڵۆز بوو کەس نەیتوانێت تیا بژی علی ئەحمەد پیرۆز پیاوێکی بەغیرەت بووە زۆر چالاک بوو لەگەڵ 20 ماڵی تاوگۆزی هاتوونەتە ئێران ئاوادان کردووەوە و ئێران حامیبەک داوێتی پیان و سەرانیان داوە بە حامیبەک و لێرە نیشتەجێ بوون ئێوە تاوگۆزین بەڵێ ئێمە لە ئەو بەری سیروانەوە لە منتیقەی تاوگۆزیوە ئەو بەری بەحرەکە و هاتوونەتە ئێرە چی تاوگۆزیتان لەلایە کە 20 سلمێن ئێوە تاوگۆزین بەڵێ ئێمە لێرەدا کە هاتوونەتە ئەم ناوچەی تاوگۆزی هاتوونەتە ئێرە کاتی خۆی تاوگۆزیەکان بە دوو مەرحەلە هاتوونەتە سنووری شارەزور یەکێکان لە زمانی میری بابانەکانی عەبدوڵڵا میری میران کە بە 5 بڕیاری جیا تاوگۆزیەکانی کەمەندکێش کردووە لەگەڵ مەولەویە بۆ ئەم سنوورە لە هانەسوورە و چاڵگە کە ئەمە شوێنەیەکە لە پێشمانەوەیە چاڵگە لەگەڵ چرۆسانە لەگەڵ دوو شوێنی ترا کە پێی ئەوتێ وارگەی تاوگۆزیەکەن وارگەی سەیدەکان ئەم دوو شوێنەی ئەم پێنج شوێنەی پێداون کەوتێتی بە هیچ شێوە باج و سەرانە لە تاوگۆزیەکان نەسێنن بە معەزەزی و تاوگۆزیەکانی دەستکێش کردو بۆ ئێرە مامۆستا بەڵام جاری دووەمیش علی ئەحمەد پیرۆز ئەوان ڕۆیشتونەتەوە بۆ منتیقەی تاوگۆزی ئیتر بەهۆی نەخۆشیەک لەم منتیقا دروست بووە هەتا مەولەوی لە گوندی بێژاوە مەدرسەی هەبووە ئەڵێ 150 فەقیه هەبووە 150 فەقیه هەبووە زۆر دڵی خۆش بە مەدرسە هەتا دایکی کە وەفات ئەکا لەم ناوچەیە هەر لە گوندی بێژاوە نێژراوە ئێستا گوندی هینەکەی لەوێ گۆڕی دایکی مەولەوی لە بێژاوەیە مامۆستا بیستمە ئەڵێن ئێوە پێشتر گوندەکەتان لێرە لێن نزیک بۆ لێرە لە بەهۆی گرتنەوەی ئاوەکە و ژێر ئاوکەوتن و ئەوانە گوندناکەتان سەرکەوتۆ بردوانێتە سەرەوە وایە بەڵێ کاتی خۆی لە 1940 کە هاتوونەتە ئێرە علی ئەحمەد پیرۆز لەگەڵ تاوگۆزیەکانە هاتوونەتە ئەم شوێنیان ئاوادان کردووەتەوە ئیتر ئەم شوێنە بووە بە مڵکی تاوگۆزیەکان لە ئەو ساتەوە بەڵامەکو علی ئەحمەد پیرۆز پاش فترێک وفات ئەکات هەندێکیان لە ماڵەکان ئەشنێت کانیسپیکە گوندێکە لێرە هەندێکیان هەر لێرە ئەمێنێنەوە بەڵام لە ئاخری 58 تا هاتن ئەم کە ڕووباری سیروان گیرا هاتن تەقدیریان کردن تەقدیری ئەم شوێنیان کرد پاریان پێدان وتیان ئەبێ ئەم شوێن شڵکن چونکە ئەبێ بە مڵکی بەحر ئێتر لە 1960 کە ئێرە لە دوای 1960 وردەوە دەچون گورگەچیان ئاوادان کرد و ئەم ناوچیان شڵ کرد وەڵای مە بەسیشمە وەلو ناو جاری وای هەیە ڕەهندێکی مێژووی قوڵی هەیە ڕەنگە نەگەیتەوە سەر ئەسڵەکەی بەڵام پێم خۆشە گەر گورگەچیە ناوێکی ئەسڵی هەیە یاخود چیرۆکێکی هەیە مامۆستا بۆ گورگەچیا خۆی هاوناوی گوندینەکە گردێکە کە نزیک کیلۆمەتری لەسەری گوندی گورگەچیاوەیە کە پێوتێ گردی گورگەچیا ئەم گردی گورگەچیا هەتا لە دەستنووسێکی هینەکانە تورکەکانە کەوا دەستم کەوت چەند ساڵێک لەمە پێش مێزۆکەی ئەگەرێتەوە بۆ 450 ساڵ پێشە ئەو دەستنووسەیە کە لەوێشە هەر بە گورگەچیا ناوەندەرجا ئەمە چیرۆکەکەی تۆزێ دوورە کاتی خۆی ئەو شوێنێکی زۆر فراوان و منتیقێکی ئاوادان بووە ئەڵەن ئاشێکی تیا بۆ کابرایەکی خێرخوازی لەسەر بوو لە هەچەوە خەڵک برسی بووە وتیانە بچی بوو ئەو شوێنە ئەو کابرا هاوکاری تەکا وەڵحەزڵ تێر ئەخۆیت و حەسەیتەوە ئیتر ئەو کابرایەکی لە ئێرانەوە لات هاتووە لە ئێرانەوە ویستیانە کە وتیانە ئەو شوێنێکی خێرخوازی لێیە کابرایەکی خێرخوازی لێیە کابرایەکەن هاتووە لە ئێران ڕووی لەو ناوچەیە کردووە بەڵام قەدەری خوا شەی بەسەرایە لە ئەو لای دیەکەوە گورگەی خوا ئێتر وتوانە بەیان هەڵساون ئازان کابرایە گور خواردوێتی و جەنازەکەی لە دەری گوندەکەەوە کەوتەوە وتیانە ئەم گورگە هیچ کوێکەی تا ئێستا گورگی وای نەبوو کە زەلام خوا وتیانە ئەوە هی ئەو چیایە هاتۆتە ئەم ناوچە ئەم ئێرە و ئەو پیاوەی خواردو ئیتر بەو ناوە ناوێ ناوە گورگەچیە مامۆستا مەجالێکی تۆزە کەم ماوە حەزەکەم لە بینی ئەم تەپی قۆرتاس و گورگەچیا چی زەرور ماوە ئەگەر بۆمانی بڵێ چکە وردە بەرەو مەغری بچین بۆی فریا مزگەوتیشکەوین بڵێ وەڵام ئەم گردەی قۆرتاز نێکی مێژووی هەیە بوو ئێمە ینی ئەتوانین بڵێم سنبلی گوندەکەی ئێمەیە و زۆر ئێمە دڵمان پێی خۆشە بە ئەم گردەی و ئەم گردە چەنەها شتی لەسەر نووسراوە کنە پشکنیشی بۆ کراوە لە ساڵی 1960 تاها باقر و فؤاد سەفەر کە هاتوون لەم گردەدا کنە پشکنینیان کردووە نێزەکەی 3 مانگ 20 نەفەر 20 کارمەند ئیشان تیا کردووە و چەنەها شتی نهێنیان تیا دەرکەوتووە هەتا وەکو کابرایەکە گەڕێتەوە کە خۆم مقابلەم کرد ئەڵێ 100 گۆزەی کەپسیان تیا دۆزیوەتەوە و بردیانە بۆ ئاسەواری بەغاو ئێستا لە هیچ سەرچاوەکە باسی ئەو ئاساواران نەکردووە کە بردیانە بۆ ئەوە کردویانە بە سمبولی خۆیان دەست خۆش بە مامۆستا سوپاس دەکەین سوپاس بۆ هەرێکە لە برنجی گوڵبەهار و کۆبانەیەکە بە درێژایی مانچی ڕەمەزان سپۆنسەری ئێوارانی ڕەمەزان بوو.
الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. السلام عليكم ورحمة الله. استغفر الله استغفر الله استغفر الله. اللهم صل على سيدنا محمد. خۆشەویستان هەڵبەت ئەگەر تەمەەن باقی بێ و بمێنین ئینشاءله خی پەروەردگار تەمەمان باقیکە ئینشاءله لە ساڵێکی دیکەدا لە مانجی ڕەمەزانە بە خزمەت ئێوەی خۆشەویست دەکەمەوە. خۆ ئەگەر تەمەنیش باقی نەبوو خی گەورە بردینەوە بۆ لای خۆی ئەوە تەمەنای ئەواکەین کە خی پەروەردگار هەموو ئەوەی کە لە دنیا کردومانە و بەتابەتی لە ئێوارانی ڕەمەزانە بە چاکە لێ وەرگرت بین و میزانی حەسەناتی پێقورس کرد بین. بۆیە لێرەوە ماڵاوایتان لێکەم و تاکو ڕەمەزانێکی دیکە بەخوای گەورەتان سپێرم. خواتان لەگەڵ.